دکتۆر بیلال دەکرێت سەرەتاومان بۆ باس بکەی ئەم خۆپیشاندانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا دەکرێن چیان لێ دەخوێنرێتەوە؟ سڵاو لێبێ کاک بڵێن خوێندنەوەکەی ئاسانە. حکوومەتی هەرێمی کوردستان چارەی بەدەستەوە نەماوە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە قوڵە ئابووری کەوا هەرێمی کوردستانی تێدایە. لە عێراقیشا هەڵبەتە قەیرانێکی ئابووری و دارایی قوڵ هەیە، بەڵام هەرێمی کوردستان لە 2014ەوە ئەم قەیرانە دەستی پێ کردووە و تا ئێستا بە زۆرە ملێ بە چارەسەری کورد خایەن توانیوانە جۆرێک لە تەوازن ڕابگرن، بەڵام ئێستا هەم ئازاری خەڵکەکە قوڵ بۆتەوە، هەم هەرێمی کوردستان بەڕاستی نەیتوانیوە چارەسەرێک عەرزی ئەو هاوڵاتیانە بکات کەوا قەنەعەت بە هاوڵاتیان بکات کەوا لای کەم کە ئیمڕۆ وەزعەکە و دۆخەکە ناڕەحەتە چارەسەرێک لە داهاتووە لەوانەیە بەڕێوە بێت و ناوخۆی هەرێمی کوردستانیش وەزع سیاسیەکە ئەوەندە مستەقرە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی ئەو نەسەقامگیرەکەوا هاوڵاتی هەز بکاتکەوا حکوومەتەکە خەمی ئەوێتی لە جاتیەوەی کەوا خەمی کێشەکانی ناو خۆیان بێت ناوان حیزبەکان تەنانەت نێوان خانەوادەکانی کەوا حیزبەکان و خانەوادەکانی کەوا لەسەر دەسەڵاتن لە کوردستانە. دکتۆر یانیەوەی کە جێی سەرنجە ئەم جارەیان خۆپیشاندەران ینی هاوشێوەی ئەوەی کە لە بەغدایە لە بەسرە ڕوویدا دەچنە سەر بارێگای تەواوی حیزبەکان، ینی تەنانەت ئەو حیزبانەش دیاناکەنەوە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەناسێنن. هەڵبەتە ئەوەی کە ساڵی پار لە عێراقا ڕوویدا وەکو نمونە بەڵێ جێی خۆیەتی کە لەوانەیە چالاکوانانی هەرێمی کوردستانیش وە هاوڵاتیانەی کەوا تووڕن کە هۆکارەکانی تووڕەبوونەکەیان هەر هەمان شتە لەسەر مەسەلەی هەویە و تائیفەوەمانە نییە، بەڵکو لەسەر فەشلی حکوومەتەکەیانە کە ئەو ئەرکایی کە لەسەرێتی کە جێبەجێ بکە. ئەویش ئێستا باسی ئابووری نییە، باسی خزمەتگوزاری نییە، باسی پێشکەوتن نییە، باسی ینی مەژی و مەمرەیە، باسی ئەو موچەیەکەوە حکوومەتی هەرێم قەناعەتی بۆ خەڵکە کردووە کە ینی هۆکاری سەرەکی شەرعیەتی سەرەکی حکوومەتی هەرێم و کە ئاستێکی زۆر حکوومەتی عێراقیشەوەیە کە موچە ئەدات کە ئیتر موچەی نەدا ئیتر خۆی شەرعیەتەکەی کەمە بێتەوە ئەمە لەلایەک. بەڵام لە ڕاستیە باسی ئۆپۆزیسیۆنت کرد، لەوانەیە سووتاندنی هەموو مەقڕەکان یاخود هێرشکردن سەر هەموو مەقڕەکان ئۆپۆزیسیۆنیشی گرت بێتەوە، بەڵام بەعکسی عێراق لە کوردستانە بەڕای من ئۆپۆزیسیۆن یا نەماوە یا ئەوەندە لاوازکاوە کە لەجێی نەبوونە. بیرمان نەچێت کە بەعکسی حکوومەتی عێراقی کە لای کەم موسساتێک هەیە، دەستگایەک هەیە، لە هەرێمی کوردستانە دەستگاکان ئەوەندە بە حیزبی کراون وەکو بینیمان کاتێکیشکەوە حیزبێکی ئۆپۆزیسیۆن ئەتوانێت دەنگێکی زۆر بهێنێت و بچێتە ناو حکوومەتەوە بەشداری حکوومەتە، بەڵام هەرگیز نابێتە بەشداری دەسەڵات و کاتێکیشکەوە بەشداری حکوومەتن لە ڕێی دەسەڵاتی عسکەری و لە ڕێی دەسەڵاتی ئیداریەوە توانیان چ بە ترساندن بێ چ بە کڕینی بەرپرسەکانیان بێ هێز و مانایەک بۆ ئۆپۆزیسیۆن لە کوردستانە نەهێڵنەوە. دکتۆر لە ئێستادا داوا زۆرە بۆی ئەم حکوومەتەی کە لە هەرێمی کوردستانی عێراق هەیە دەستەڵ بگرێت، جا خۆی دەست لە کاردە کێشێ بژاردننی پێشوەختەوەیە، ینی گرنگەوەی ئەم داوایە هەیە بە وەکو گریمانەیەک داگرین حکوومەت دەستی لە کار کێشایەوە، ئەڵتەرناتیڤ چییە؟ وەکو پێشیش ئاماژەم پێ کرد، ئێمە لە کوردستانە لەگەڵەوەی کە ینی ئەزمونێکی حکومڕانیمان هەیە لە ساڵی 1992ەوە، بەڵام ئێستا هەر پێی ئەڵێن ساوایە، ساوا لەبەرەوە نییە کەوا گەورە نەبووە، بەڕێی من هەر لە دایک نەبووە، چونکە حکوومەت بریتینە لەوەی کەواتۆ لە دەسەڵاتە بیت، حکوومەت ئەوەیە کەواتۆ دەستگای حکومڕانی هەبێت و لە کوردستانیشا بۆیە دیموکراسی سەرکەوتوو نەبووە، چونکە ئەو دەستگایانە دروست نەکراون تا خود لایەنێک بیداتە دەست لایەنێکی تر. دەستگا سەرەکیەکان وەکو دەستگای پێشمەرگە ئێستاش لەژێر کۆنترۆلی مەکتەبی سیاسی حیزبەکانایە، نەنگ لەژێر دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگە. مەسەلەی ئابووری و دارایی بەرپرسێکی حکوومەتی ئەمریکی کە من قسم لەگەڵا کرد، ئێمە لە حکوومەتی ئەمریکی نازانین دارایی هەرێمی کوردستان چیە و چۆنە، ئێمەش ئاگەمان لێ نییە. لە 2013ەوە هەتا ئێستا پەرلەمانی کوردستان بودجەی دروست نەکردووە، قەراری بودجەی دەرنەکردووە و سیاسەتی نەوت و غازەکەشی ئەوەندە ناشەفافە کە حکوومەتی عێراقیش
و حکوومەتی ئەمریکیش نازانن کەوا چۆن و تەنانەت بەشێکی کێشەکانی ناو یەکێتی و پارتیش بریتێ لە نەبوونی شەفافیت. بۆیە هەر ئەم دوو حیزبن حکوومەتەکەشان حکوومەتی ئەم دوو حیزبەیە، بۆیە ئەگەر گۆڕانکاریەکیش بکرێت لەوە ئەچێ ینی ئامۆزایەک بڕۆ ئامۆزایەک بێت، ئەوە نییە بڵێ لایەنێکی سێیەم یاخود تەرەفێک ئۆپۆزیسیۆنێک تەنانەت شخصێتێکی معنەوی لە دەرەوە یەکێتی و پارتی بوونی هەبێت کەوا بتوانێت بێتە جێگرەوەی ئەم حکومی کەوا ئێستا هەیە. بۆیە بەڕاستی چارەسەر هەر ئەوەیە کەوا ئەم حیزبانە خۆیان قەناعەتێکیان بۆ دروست ببێت کەوا چارەسەر لە مەسلحەتیانە. جا چارەسەرەکە ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە جۆرێک لە تەوافق ئەکەن، لەناو خۆیانە جۆرێک لە تەوافق ئەکەن، چونکە ئێستا کێشەی نێوان یەکێتی و پارتیش ئەوەندە قوڵ بۆتەوە کە ناتوانین تەنانەت باسی حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو لایەنێکی سربەخۆ وەکو لایەنێکی یەکگرتوو باز بکەین. بۆیە کێشەکان ئەوەندە قوڵ بوونەتەوە کە ئەتوانی بڵێ ئەفاقی چارەسەر خۆی زەحمەت بووە. بەڵام لە کۆتاییە بڕیارەکە هەر ئەگەڕێتەوە بۆ یەکێتی و پارتی کەوا بڕیار بدەن چۆن ڕۆژە لە ڕۆژان لای کەم ئابووری کوردستان باش بوو کاتێکە مەسلحەتی یەکێتی و پارتی و مەسلحەتی میلەت بەیەکەوە بوو، ئێمڕۆژ بگەنە حاڵەتێکەوە قەناعەتێکیان بۆ دروست بێتەوە ئەوەی بۆ میلەتی هەرێمی کوردستان باشە، بۆ یەکێتی و پارتی لای کەم خراپ نییە. دکتۆر چۆن ئەو قەناعەتە دروست دەبێت لە کاتێکا کە جەنابەت ئاماژە بە پاراستنی پرەنسیپە دیموکراسیەکان دەکەیت لە وەڵامی پرسیاری پێشوودا ئێستا دەبینین وەکو ڕێوشۆنێکی تند کە گیراوەتە بەر کەناڵی NRT دادەخرێت. ئەمە لە کاتێکا کە ینی بەهۆی تەکنەلۆژیاوە بەهۆی تۆڕەکانی سۆشیال میدیاوە هەواڵەکان بە وێنە و بەدەنگ و بە ڕەنگیشەوە دەگەنە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت لە بەردەممانە. ڕۆژنامەوان دەکوژرێت لە هەرێمی کوردستانە. ئیتر چۆن دەتوانن باز لە پاراستنی دیموکراسی و پرەنسیپەکانی دیموکراسی بگیرێت؟ کاک وەڵێ من ئاماژەم پێ کرد و پێشتر هەر لەگەڵ لە بەرنامەکەی بەڕێستە باسم کردووە کە هەرێمی کوردستان ینی لە ئیمتیحانی دیموکراسیە تا دەرناچێت، بەڵام لای کەم لە ئیمتیحانی حکومڕانیە ئەتوانێت دەربچێت. هەرێمی کوردستان نەوتی هەیە، هەرێمی کوردستان ئابوورێکی بەهێزی هەیە، هەرێمی کوردستان خەڵکێکی خوێنەوار و شارەزای هەیە، ڕێژەی نەخێنەواری لە کوردستانە زۆر کەمە. لە 2014 کە قەیرانی ئابووری دروست بوو خەڵکێک لەوانەیە ینی بەجێ لە جۆرەکان تعاطفیان لەگەڵ حکوومەتە هەبوو بێت، کێشەی داعش هەیە، کێشەی دابەزینی نەوت هەیە، بەڵام کاتێکەوە ئەبینن حیزبەکان هەر دەوڵەمەندن و بەڵام تەنها خەڵکەکەیە فەقیر ئەبێ و هەژار ئەبێت لەلایەکی تر لە 2014 هەتا ئێستا هەر باسی چاکسازی ئەکرێ و ئەم چاکسازیانە وەکو پێویست نەکراون بە چەنەها بیانووی جیاوازەوە، ڕۆژێ خەتای بەغایە، ڕۆژێ خەتای نەوتە، ڕۆژێ خەتای ئێرانە، ڕۆژێ خەتای تورکیایە، ینی وای لێ هاتووە ئیتر خەڵکەکە بڵێ هیلاک بووە لەم هەموو بیانووی کەوا حکوومەتی هەرێم ئەهێنێتەوە لە کاتێکا کە ئەبینن وەزعی ناوخۆی حیزبەکان ینی دەستیان بۆ ئەو پارە نووسوانە نەبردووەکەوە بە پرسە حیزبەکان خۆیان اعترافی پێ ئەەکەن، یاخود لای کەم دیبلۆماسیەتی کوردی سیاسەتی کوردی بۆ چارەسەرێکی جددی بەکاربهێنن. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ینی ئەم جۆرە تەکتیکانەی داخستنی قەنات و شتانی کەوا ئەکرێت ئەگەر لە عێراقا بکرێت ئەڵین کەس نازانین کێ کردی، ئەگەر لە بەغا یاخود لە بەسرە هەوڵ بکوژێ ئەکرێ ون ببێت، بەڵام ئەگەر لە سلێمانیا کەسێک بکوژێ ئاشکرایە کێ خەڵکە کوژێ لە سلێمانیا، ئەگەر لە هەولێرایەکێک بگیرێ ئاشکرایە کێ خەڵکە گرێ و کێ ئەوکشێ لە هەولێرا یاخود لە دوهۆکە دوو حیزبی حکومڕانت هەیە کەوا لە کورت و لە گەورە و بچووکی دەسەڵاتە جەدەستیان هەیە. لە کاتێکی شاکە حکوومەتی هەرێم ئابوووریەکەی لاوازە، پەیوەندیەکانی لەگەڵ بەغا لاوازە، پەیوەندی ناوخۆی یەکگرتووی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم لاوازە، ئەوەی کەوا ماوێتی بەڕاستی بریتێ لەو سمعە جوانەی کە لە مجتمعی نێودەوڵەتیە هەیەی بۆ مەسەلەی شەڕی داعش، بۆ مەسەلەی فرەنەتەوەی ڕێزگرتن لە کەمینەکان لە ئاینیەکان، بەڵام ئێستا کە قەرارە پاپای ڤاتیکان بێتە هەرێمی کوردستانەوە کارێکی ئاوا کوردستان عیبدارەکات. بەرپرسانی ئەمریکی ئیدارەی ترامپ بڕیار وایە سەردانی هەرێمی کوردستان و سەردانی عێراق بکەن، ئەگەر بێن و لە کاتێکا بێتەوە کە تا یەک کوژراو هەیە گەژماری کوژراوەکان زیاد بکرێن، حکوومەتی هەرێمی تر ئەوەشی نامێنێت کە جیاوازیەکەی لەگەڵ عێراق ئەوەیە کە مافی مرۆڤ و ڕێزگرتن لە مافی مرۆڤ لە شوێنەکانی تر زیاتر. ئەگەر لەوەشە حکوومەتی هەرێم لە کەدار ببێت، بەڕای من تەجربەی حکمی کوردی هەمووی لاواز و ناشرین ئەبێت کە بەڕاحی من داخێکی گەورەیە و چارەسەرەکەی هەرێمی کوردستان نەگەیشتە حدێکەوە بکەوێتە کوشتنی
خەڵک لەبەرەوەی کەوا چارەسەر نەکا ریفۆرم نەکا بەڕای من هێشتا هەرێمی کوردستان یەکێتی و پارتی بای ئەوە چارەسەریان بەدەستە کەوا نەکەونە خەڵک کوشتن. دکتۆر بیلال سپاست دەکەم. باز بۆ ئێوەش.